بڕیارەکانی حکومەت بۆ کەمکردنەوەی نرخەکان نەبووەتە هۆی خۆشحاڵکردنی هاوڵاتیان. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن هیچ میکانیزمێک بۆ جێبەجێکردنی بڕیارەکان نییە. کەسب و فرۆشیارانیش دووپاتی دەکەنەوە بڕیاری کەمکردنەوەی نرخ تەنیا دوکاندار و فرۆشیارانی کەم دەسمایی گرتوتەوە. لەو بەرامبەرەدا کۆمپانیا زەبەلاحەکان بەردەوامن لە قازانج و دەستکەوتی خۆیان. بڕیارەکانی حکومەت بۆ کەمکردنەوەی کرێی خان و داشکاندنی نرخەکان دڵی هاوڵاتیانی سلێمانی خۆش نەکرد، چونکە بە وتەی خۆیان بە پێی گیرفانی ئەوان نرخەکان کەم نەکراونەتەوە. هاوڵاتیان دەڵێن قسەی بەرپرسانی حکومەت تەنها بۆ ڕاگەیاندنەکانە و هیچ کات ناچێتە بواری جێبەجێکردنەوە. هاوڵاتیەکیش دەڵێت نرخیش کەم بکرێتەوە خەڵک پارەی پێ نییە. بە هیچ شێوێ دانەبەزەوە نرخانە و نرخانە بۆ نمونەوە ئەم پانتۆڵێکم کڕیوە، ئەم پانتۆڵە 18,000 دلارم پێیاوە. پێشتر ئەم هەر بە هەمان نرخ بووە. چاپێکن لەگەڵ 6 دوکاندارەکە بزان نرخەکەی بۆ دابەزاندراوە کابرای ساحەب بینابووی دابەزانوە. ئەگەر داینە بازانێ بام حافظە دوورە ساکاچی دەورێکی لێ. ئەمە شتێک ڕاستەقینە ڕاستەقینە پێ ئەیە باخەبەت بازارە بڵە کاکە جەوەرە نرخەکە دابەزیوە یان نە. نەکرد ئەمە شتە عەمی عەلامی بەحەقەت. بەحەقەت عەلام دەستان قسەی قورگە ئەو خەڵکەوە. زۆخ من بزانم پێشتر پێش هەفتەی دوو هەفتە پێش ئێستا 2 کیلۆ تەماتە بە 1000 بوو، ئێستا کیلۆیەک بە 1500. نرخی کاڵاکان جلوبەرێک دابەزیوە ڕادێک دابەزینی بە خۆی ببینیەوە، بەڵام هەنە شتێکە تۆگەر قارە نەبێت شتی پێ بکری با داش بازە با نرخیشت ئەگەر ببێ مەکسەر بێ بە 1000 دینار، ئەگەر خەڵک پارەی پێ نەبێ بە چی بیکڕن. خاوەن دوکان و فرۆشیارەکانیش ئاماژە بۆ ئەوە دەکەن خۆیان نرخی بەشێک لە کاڵاکانیان کەم کردوتەوە. ئەو داشکاندنانەش هیچ پەیوەندی بە بڕیارەکانی پارێزگارەوە نییە، بەڵکو بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نایەنەوێت کاڵاکانیان بمێنێتەوە. بەڕاستی ئەم قسانە کراوە، پارێزگارم قسانی کردو، بەڵام نەکراوەتە بواری جێبەجێکردنەوە. خەڵک خۆی ئەم قسانەکەن دوکاندارەکان خۆیان سەر دابەزێن. دایما ڕێزێ دوکانی لە پێشی کاسۆمەڵە خەڵک خۆیان ئێستایان دابەزاندووە، هەمویان سەرەکانیان دابەزاندوو، بەڵام لەگەڵەوە پارە هەر نیە، خەڵک پاری پێ نیە، خەڵک بە چ شت بکڕێت. بەڕیاری پارێزگانە بە 100% بڕیاری خۆمانە شمان دابەزاندوو بێم ئەم پۆشاکە کە خەڵک شتی نەکرێت ئۆتۆماتیکی خۆی شتەکە دابەزێت کە تۆ شت نەفرۆشا مەجبوری بە یەکێکی کەم ژێبی فرۆشیتەوە. خۆمان دامەزاندوو